سڵاو لە تەلەڤیزیۆنی پەیام ڕێژی سڵاو حرمەتم هەیە بۆ جەنابتان. من خوانی شاژنی کوردەواری بە کارێکی ئۆنلاین ئیشەکەم لە ماڵەوە بەکاری ئۆنلاین ئیشەکەم لە ماڵەوە خلاری دەوری 2 ساڵنی بۆ 3 ساڵ و ڕاخەریکی ئەم کارە بکەوە خواردن دروستەکەم بە شانازیە و زۆر پیرۆزە لەلام خۆشم ناوم حاجی سوهەیلێ. دیارەوە کە ساڵی پات بەشداریم کرد هاوکاریان کردم ئەو برادەرانی کە لێرن ئەو خوشکەیە کە لێرەیە ماڵیەوە بێ. ئەم ساڵیش کە دووبارە هەم لە ڕووی معنەویەوە کەمێکیش لە ڕووی مادیەوە واڵی کە ئەو خەڵکە لێرە هەمووی کۆبووەتەوە و بە ڕیکلام دیارەکە بڵاویەکەنەوە لەسەر ئەو ڕیکلامە ئێمەش بەشدار بووین. ئێمە دیارە خواردنی کوردەواریە ئەتوانین بە شیرینیەکانیش بە لەبەر ئەوەی کە ئەو خەڵقێکە کە کارەکانیان نەشکێ ئەبێ دائیما ئەو خواردنێکە ئەکەی لە شیرینیەکە کە بڵین ئەمە خوانە لە شیرینی جایکێکە ئەوە جیاوازە بۆی ئەوانی کەشکە ڕستکانەیە ڕستی ئەوانیش خی گەورە بیا ئینشەڵڵا. بۆرەکە کوبەیە شفتەیە یاپراخی گەڵامێوە سڵقە بریانیە مریشکە ئیتر جۆرە هاش دەکەین ڕۆژانە بە پێ ڕۆژەکان قەرە خەرمانەکەین کفتە ئەەکەین سەر و پێ ئەەکەین ئەوانە هەموو وەڵڵاهی ناسینەکە طبعا ساڵی پار و پێرار کە من ئیشتراکم کرد باشتر بوو لە ئێستا بەڕاستی وەکو ئێستا کە ئەیبینم هەم لە ڕووی نرخ و بەڵێن شتی شوێنەکەەوە هەم لە ڕووی خەڵقەکەش کە ئیتر نازم خەڵکی وەسعی مادیە کە کاما یاخود قەرەباڵخی شوێنەکەیە کە ئەوەی کردووە یعنی عام ضعیفە. من ئەرزەکەم ئەگەر زۆر جار هەیە کە خەڵقەکە ئەبینێ ئەوانێتە کوالێتی و شوێنی بەرزەکە شکڵی هەیە شکڵ و هەیبەتی شوێنەکە ئەڕوانێ ناڕوانێتە تامی خواردنەکە احتمال هەیە من خواردنی کەس ناشکێنم بە زۆر کەسی هەر شکڵە ئێمە باڵین خوان ئام هەمووی خۆی تام و چێژەکە ئەیڵێ ئەوە زیاتر وا ئەکات کە خەڵق زیاتر بەرەو ڕووی ئەو شوێنە کوالێتی بەرزانە و کەشخەیانە بڕوا باشترە بەس وەکوی کە ناسان دەکە من وەکو ئەرزم کردی ساڵی پار باشتر بوو بۆ ناسان هەر خۆمم ئەوەشی کە ڕخسان بێتم چەند کەسێک کە هاوکاریان بووم و یەک دوانێک کە لە ماڵشکەلەوە زیاتر ئیشەکەم ئەوەنە زۆر نییە کە بتوانم خەڵکی زۆر بێنمە کارەکەم کردتەمەن ئیشەڵا بڕوات حەزەکەم چەنەها کەس هەیە کە خوارزقیان با لەگەڵ منە ئیشەڵا بتوان کە ئەو خەڵقە فەقیر واژاژ کرێکی بنهشتێ بن کە بتوان هاوکاریان بە پێشنیارم ئەوە یەکەم شت کە ئەو خواردنانە ئەبێ بۆەوەی ڕاستە هیوا هەیە ئێستا لەوانەیە بڵێم کابینەی $1000 پێیابێ هەیە کەمتر من بەڕاستی ڕێزیان لێگرم احترامیان لێگرم احترامیان گرت و ڕێزیشان لێگرتم هەم لە هینە بەس ئەگەر تۆزێ حکومەت پشتگیری ئەو خەڵقە بکا بەڕاستی دەڕووی نەگوەکو کۆمپانیاکان ئەمانە کۆمپانیان دیارە نەک هەر ئێرە هەموو شوێنەکانی کەش کۆمپانیان کە ئەوانیش کۆمپانیان بە ڕغبەتی خۆیان ئەو پارانە تەحتی دەکەن نایەنە دەست ئەوەی حکومەت حەقە سنوورێک دانێ بۆ ئەمە بۆی ئەم ڕێژەی پارەیە کەمتر بێ هەم هاوکار بێ بۆ خەڵق ئێمەش بۆی بتوانین ئێستا من کیلۆی قیمە ئەەکەم قیمەکە حسابەکەم 18 بۆ 20 شفتێک یابێ بۆ گۆشتی ئەسڵیشە مهینە نییە کە ئەیکەم ئەوەی تیا دەرناچێت کە ئەڵێم $1000 شفتێ ئەوڵە گرانە ئێش پێ ناکرێمش پێم ناکرێکە لەوە زیاتر ئەگەر سیارەکە ئەوان دای بەسەنێ مەشوین لەوە هەچی چۆنێ بەگەر قازان دیش نەکەین لە مایەکاریە بۆ سوێنتان هاوکاری خەڵق بی. بەنای خی گەورە بەخشندە مێرەبان من شێفدیارم دادۆری تام لە پارکی هەواری شار ئەمڕۆ دوم ڕۆژە فیستیڤالەکە دەستی پێ کردو ئێوارەی ئینشەڵڵا هەسەنگاندنی ڕێستۆرانت و چێشخانەکان نەکرێ منی ژۆک و بەڕێبەری شێفەکانی کوردستان و دادوەری تام لەگەڵ 12 شێفی هاوڕێمە لە ژنان و لە چەند ژنێکی شێف و چەند پیاوێکی شێفیشمان لەگەڵان هەموو بێکەوە بە یەک تیم 12 کەسین هەسەنگاندن بۆ هەموو خواردن و جۆری خواردنەکان شەرقی و غەربی و مقابلات و شیرینیە ئینشەڵڵا ئێمە ئەمڕۆ دوم ڕۆژە و دەستمان پێ کردووە 3 ڕۆژتری ماوە بەشکم ئینشەڵڵا سەرکەوتوی باش بە دەستبێنی نەم فیستیڤاڵەیە شێفەکانی عێراقیش بەشدارن کە خۆشمیکێکم لەو شێفانە
خواردنی غەربی و شەرقی و گازیەکانی تایە و تەنانەت بەشی چنینی تایە ڕازانەوەی تایە هەندی ئافرەتی تایە بڵێن مۆمیان دروست کە دۆشتی مۆم و توحفیاتی تایە ئەمانی هەمووی تایە بەڵە چالاکەکان جۆرا جۆرن هەر لە ڕووی خواردنەکانەوە خۆی چالاکی ئێرە هەمووی زیاتر لە ڕووی خواردنەوەیە کەمترینیا بڵێن چنین و توحفیات و شتیوای تایە بەڵام چالاکەکان لێرە ستێجی خۆمانەیە لێرە لەسەر مەناسەکە هەم گۆرانی پێشکەشکرا پەرشی کوردی تایە فۆلکلۆری کوردی خۆمانی تایە بەڕاستی پێشتر جاران خەڵک بەس لە بۆنەکانێک تریانەبین لە پرسەکانێک تریانەبینی بەڵام ئەمەش ئەتوانێت بەڵام شتێکی کۆمەڵاتی جوانە لێرە کە سوکارێک تێبینین مەش بەشێکە لە چالێکەکانی گرنگیە فیستیڤالانە بەس تەنها لەوەدایە بەڕاستی ناساندنی شوێنە گشتیەکانە ئەوانی کە بە دلیڤری هەیە ئەوانی چێشخانیان هەیە ئەوانی ڕێستۆرانتیان هەیە کافیان هەیە شیرینەکانیان هەیە ئەتوان لێرە خۆیان بناسێنە گینەوەکو قازان بڕواناکەم ئەو قازانجە بکەن ڕاستەکە زەرێکی باشەیەن و بەڵام خۆیان باشە ناسێنن و لەلایەکی تریشەوە گەشتێرێکی بیانی زۆر ڕۆکاتە ئێرە کە ڕوویەکەن ئێرە ئەتو ئاشنابن بە خواردنە کودەوارەکانی خۆمان ئێمە زۆرێک لە خواردنە کودەوارەکان ئێستا لێرە دەستیان پێکردو لیان ناوە یعنی دوێنێ دووسێ شەفی عەرەبات بوون بۆلام حەزان لە شلەی قوڕاو بوو دۆی نەبوو لێرە پیشانیانما زۆریان پێخۆش بوو بەس بەعام خەڵکی لای خۆمان ئێستا دەستیان داوە بەس لە یاپراغ و لە کفتە و لە فاسوولیا بە کەمترین شێوە چنە بۆ ناو خواردنە کودەوارەکانی خۆمان هەچەندە بۆ کاتەکەشی گەرمە بۆ خواردنانە بەڵام لەم حاڵەتە مەجبوری پێویستانی تۆ خواردنی خۆ بناسێنی بە گەشتیارە ڕێستۆران و شتەکان کە بەشداریان کردووە هەیە چێشخانیان هەیە خۆیان هەر ناوبانگیشیان هەیە لێرەش بەشدارن هەشیان هیچیان نییە هەیە هەژنی ماڵە بۆ بە تااقەتی خۆی حەزی کردو بەشداری بکات و هەر ئەو جوار کەسان لێرە بەشدارن فیستیڤالی کەش دەست پێکردو ئینشاڵڵا ئەوانش بەسی فیستیڤال ئێستا بۆ بە هەفتانە و بە سێ ڕۆژارە فیستیڤالەکە کرێ و جارانەوەی خۆش و ساڵی جارێ دوو فیستیڤالە کرات تامێکی تری هەبوو سەخەیک ئەو تامی نامێنێ بەڵام ئێمە لە هەوڵێ وایان کە ئەو شتەژ نامێنێ بەو شێوازە بێتام بێت خەڵک هەیەت بەڵام وەکو معرەزێکێت چۆن سێری معرەزێکەکە ئەڕاتەوە زۆری وایە منام ڕێژوان جەبار محەممەدە دانیشتووی سلێمانیم مودەیەکی کەمە دەستمان کردو بە کاری پاستا ناوی شوێنەکەشمان پاستا 64 پاستا جۆری زۆرەوەی کە بەکارهێنی ئێمە سپی و سوور بەکارهێنی فرێدۆ دووەمیشیان ئێمە پاستاکان مەحکەرۆنیە و قارچکە و مریشکە بەکارهێنیم بێک هاتووە لە سۆسی خۆمان و باراتی خۆمان ئێمە بە خواردنی ئیتاڵی بەشداریمان کردووە پاستا ئیتاڵیە زیاتر لە جۆری 368 جۆری پاستا هەیە پاستا خۆی مدەتێکی زۆرە هەیە لە ڕێستۆرانتەکان بەڵام مدەی وەک بڵێ لەسەر شەقام و لەسەر هین کە خەڵک زیاتر تالیب بوو بێ تقریبا بۆ ساڵێکە چێ ساڵ و شتێکە چێ خەڵک زیاتر تالیبی بووە و بە زیاتر حەزی لەسەر شەقامەکانە پاستا بخوات جاوەی کە یەت بۆم ناوایە پاستا تاقیە کاتەوە بۆتام هۆی لە ئێمە شتاقی بکاتەوە دڵنیان سەردانمانەکاتەوە دەستخۆشیشمان زۆر باتوە و ئەم فیستیڤاڵە من پار خۆم لەگەڵ خێزانمە هاتم بۆ بناوە شتێکی زۆر جوان بوو بەلای منەوە ئێتر ئەم ساڵ ڕاستی درەنگیش کەوتم لۆگۆکەم بینی ڤیدۆکە بڵایان کرد بۆ ئیتر ڤیدۆکەم سەیف کرد و بیری برادێکم هاتووە کە بەشداری کردبوو ئەویش سانکۆفەیە ئەو باشداری چەند ساڵی هەر بەشداریە کامیش تەلەفۆنم کرد بۆ و وتم شتێکی وتی ژمارەکەی یامێ و وتی پێویستی بە نەشمیلخانەوە بکەم ڕێگای پێیان کە بەشداری بکەم و زۆر سپاسی یەکەم زۆر خۆشحاڵم کە بڕۆ بەشداریم دوو ڕۆژە بەشدارین لێراکەین و گرنگی زۆر یعنی ئەم فیستیڤاڵە شتێکە لە هەموو شار و شارچێکەوە خەڵک ڕوومان تێیەکە یعنی تو ئێستا ئێرە تاقیکردنوەیەکە بۆ ئێمە خەڵکێکە لێرە تاقی بکاتەوە بە دڵی بێت سەردانمانەکاتەوە ئەوێرە زۆر باشە یعنی گرنگەوەی ئێستا هەست کەسێک بێت ئێرە خواردنەکان ئێمە هەمووی تاقیەکاتەوە ئیتر خۆت و شانسە خواردنی کێ بەتڵا بێ نازانی بەڵام ئێمە کارمان ڕەخساندووە بۆ سێ کەس کارەکەین لەسەر ئەمیشا شێف ئەحمەد و من و کاک مەحەممەد ئەویش بەشدارە وەڵا هیوادارم هەموو ساڵێکم فیستیڤاڵانە بکرێ ینی هەموو ساڵێکیش نە 6 مانگجارێک بکرێت زۆر باش ینی دڵیام ئەوەی کە بێت ئەم فیستیڤاڵەوە قانجازێکی زۆرەکە هەم لە ڕووی تاموچێژەکە بە بیرێنەرەکانی و کەی خۆن هەم لە ڕووی ئیسفادەش و ئیسفادەشەکە
سڵاوتان لێبێ من ناوم شێف ئیمان ئەکرەمە دەستی دامەزرێنەری شێفەکانی کوردستانم ئێستش ئەمڕۆ کە بەشدار بووم لێرەیە بە دوو شێواز بەشدار بووم وەکو دادوەری تام لە فیستیڤاڵەکەیە خواردنگە لێرەیە بەشداری ئەەکەن منیش وەکو شێفی سەرەکی پەیمانگای تیم کە بەشێکی هەیە پێوترێت چێشخانەی تیم ئەم چیرۆکی ئەم پەیمانگای تیمە چێشخانەیەکیان کردوێتەوە 250 مناڵی بێ دایک و باوکیان هەیە یاخود باوکیان نیە یاخود دایکیان نیە یاخود هەردووکیانە من وەکو شێفی سەرەکی دایکە ئەو دایکانی کە ئەو مناڵە بێنازانە بەخێوەکەم من فێری خواردن دروستکردنیانەکەم و هەتاوەکو هەلێکی کاریان دەستکەوێت و ڕۆژانە ئەتوانن لە ڕێگەی دلیڤەریەوە بە ئۆردەرات ئێمە خواردن دروستەکەین ڕۆژانە بۆیە دەستی هەلێکی کاریان هەبێت و خزمەت تێبگەێنن بە مناڵەکانیان ئەجا داهاتی ئەم پرۆژەیە بۆ ناو پرۆژەکە سەرفەکرێتەوە ئەجا ئەم پرۆژەیە نەحکومیە نە ئەهلیە تەنها چەند کەسێکی خێرخواست لەم پرۆژەیە بەشداری کردووە بەڵێ ئەمە وا دەوری مانێکە دەوری چواردە دایکە من ڕۆژانە فێری خواردن دروستکردن و ئامادەکردنیانەکە بە جوانترین شێواز بە شێوازێکی ئەکادمی هەتاوەکو بە جوانی بگاتە دەستی ئەو کەسێک کە بەکاری ئەهێنێت و ئەیخوا ئامانج لەمەمان چییە تۆ لەم ڕێگایە کە داوای خواردنەکەی دوو ئامانجە هەم نانێک ئەخۆیت هەم خۆت ئاگادار نیت چاکەیەکی باشت کردووە لەبەرەوەی پرۆژەی ئەم چێشخانەی تیمە بۆ داهاتەکەی هەر بۆ چێشخانەی تیمەکە و بۆ دایکەکان و بۆ مناڵەکانی لە ڕووی پەروەردەیەوە سەرفەکرێتەوە بەپێ ئەوەی کە ئەمڕۆ دووهەم ڕۆژی فیستیڤاڵەکەیە خەڵکانێکی زۆر نەیانزانیەوە بەڵام کە ئەزانن مەسەلەن داهاتەکەی بۆ پرۆژەکە سەرفەکرێتەوە بە جۆش و خۆشێکی باشەوە یان بەرە و چێشخانەکەی ئێمە و ئەگەر خواردنیش نەکڕن هەر حەزەکەن پرسیارکەن و بۆ ئەوەی بە شێوازێکی کە بەشداری بکەن لەگەڵوانە ئامانجی ئێمە ئێستا لە بەشداریکردمان ئەمە یەکەم فیستیڤاڵەکە ئێمە بەشداریەکەین ئامانجەکەمان ئێمە ئامانجێکی خۆنەویستانەیە ئێمە هاتوین لێرە عەرزی خۆمان بکەین کە بۆ ئەوەی بناسرێن خەڵکانێک بزانن کە ئەم دایکە ماندوو نەناسانە کە ڕۆژ تا ئێوارە هیلاکە بن ئەوانیش ئامانجێک و حەزێکی خۆیان هەیە هەتاوەکو بتوانن پێشکەش بە مناڵەکانی خۆیان کەنەوە ئەو خواردنانەی کە ئێمە بەشداریەکەین زیاتر بە خواردنە کوردەوارەکان بەشدارەکەین و طبعاً لەسەر تەڵەبی خەڵکەکە هیوایە بۆ ناونانە بۆ شینە بۆ شاییە یاخۆت چەند داواکاریەکی تایبەتی هەیە بە ڕۆژی لەدایک بوون و بەبوونەوە ئاهەنگە تایبەتەکان ئەوش لەسەر شێوازی داواکردنی کەسەکان ئێمە دروستەکەین ئینشاءالله ئامانجمان لە داهاتووە ئەمانەیە زیاتر بناسرین و طبعاً ئێمە ئامانجی سەرەکیمان لەمەیە کوالیتی خواردنەکە پاک و خاوێنی دایکەکان و دووسۆسی دایکەکان دڵنیا بە جوانترین شێوە ئەگاتە دەست بەکارهێنەرەکانی Est-ce que je demande quelqu'un